بیرانی یاسیس و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاو ئەم کاتتان باش. هەروەک دەبینن ئەمڕۆ 8 مارسە ڕۆژی جیهانی ژن. لەم ڕۆژەدا هاتوینەتە سەر شەقامەکان ئێمەش وەکو هەزاران خەڵکی ئازادیخواز و بەرابەری تەڵەب تا داخوازی مافڕەواکانی خۆمان بین. قەباتی ژنان زیاتر لە چەندەیە بەردەوامە. ئەمڕۆ ڕۆژی 8 مارس تەنها ڕۆژێکی سیمبۆلیک نییە، بەڵکو ڕۆژی لە بنهێنانی سیستمی بورژوایی و فاشیسمی ئاینیە. ئەمڕۆ ئێمە لە پاڵ هەزاران ئینسانی ئازادیخواز و بەرابەری تەڵەب ڕژاوینێتە سەر شەقامەکان کە ئێمەش داخوازی مافی ڕەوای خۆمان بین. هەر لێرەوە سڵاو ڕێز دەنێرین بۆ خەباتی بێوچانی ژنانی شۆڕژگێڕی ئێران. سەری ڕێز و نەوازش دائنەوێنین بۆ ئینسانانەی کە لە سیاچاڵەکانی کۆماری ئیسلامی سەرەڕای گوشار، سەرەڕای ئەشکەنجە، سەرەڕای ئازار پەیامی بەرخودان و بەردەوام بوون بۆ ژنان و پیاوانی یەکسانی خواز دەنێرین. جارێکی تر لێرەدا تاکید دەکەینەوە کە خەباتی ژنان بەردەوامە بێت هەتا سیستمی بۆرژوازی فاشیسمی ئاینی لە بنەڕەتدا هەڵەکەنێت. هاوڕێکەریم ئەو کاتت باش بەخێر بێیت. هەموو کاتێکتان باش ئاڕۆستیامان بێنە. 8 مارسی لە یەکەم هاوڕێکەریم وەک دەبینی زیاتر لە هەزاران ئینسانی یەکسانی خواز و بەرابەری تەڵەب لەم ڕۆژە بەشاریەکەن و ئەوە تا لە ڕێپێوانەکە بەشدارن. بەڕای جەنابەت هۆکاری شلۆقی و بەشداربوونی ئەم جەمعە لە خەڵک چییە؟ ئەوەی ڕاستی بێت خۆی فەلسەفەی ڕۆژی ژن یا یادکردنەوە لە 8 مارس بە پێی مێژوو یادکردنەوەیە لە مێژوو یەک لە خەبات و بەگژداچوونەوەی سەم و نابەرابەری لەلایەن ژنانەوە. پێداگریە لەسەر بەدیهێنانی مافەکانی ژنان. بەڵام ئێستا زۆر بەداخەوە لە ئاستی جیهاندا دەبینین کە بەجێگای ڕەوتی ئینسانی ڕادیکاڵ و یەکسانی خواز و ئازادی خواز خەریکە لە هەندێک لە وڵاتەکان لە زۆربەی وڵاتەکان لەم هەڵبژاردنانەی دوایانەدا زۆر بەداخەوە ئەوەی کە دەیبینین تەیفێک یا جەریانێکی ڕاستی فاشیستی تا سەر ئێسک دژە ژن و دژە مافی ئینسانەکە بەئێستا سەرتۆپەکەی یا هەرە دیارترینەکەیان ترامپە و لە ئەمریکا دەیبینین. بۆیە بە هاتنە سەرکاری ئەمانە یا بەڕشت و سەرهەڵدان و گەشەکردنی ئەم جریانانە مەترسیەک لەلای ژنان و بەتایبەت لەلایەن جریانانی ئازادی خواز بەرابەری تەڵەب و یەکسانی خوازەوە دروست بووە. چون ڕشتی ئەوانە گەشەی ئەو جریانانە بە مانای پاشەکشەکردن بە ئەو دەستکەوتانەشە کە ژنان یا پیاوانی یەکسانی خواز هەتا ئێستاش لە خەبات و بەگژداچوونەوەی خۆیانە لە توولی مێژوودا بەدەستیان هێناوە. ئەم ڕەوتانە مەترسین بۆ سەنەوەی ئەو دەستکەوتانە بۆ پاشەکشەکردن و پێشێلکردنی هەرچی زیاتری ماف و ویستەکانی بەتایبەت ژنان و لەگەڵ ئەوەشدا کولی بەئێستا ئەو ڕەوت و جەریانی
یەکسانی خواز و ئینسانی ئەوەی کە خەبات دەکا بۆ نێشتنیستەم سەوسانەوە نابرابەری دا ئەم نابرابەریانە چ لە بواری جنسیەتی چ لە بواری کار و دەستموزد و بەرخوردی ئینسانی بە ئینسانەکان وەکو ئینسانێک هەموو ئەو بواران دەگرێتەوە بۆیە بەشداری ئەمڕۆ من هەست لێدەم ئەم بەشداری کە ئێمە تێدا زیاتر لە 10,000 کەس تێدا بەشدارە ئەوە نیشانەی وە خەبەرهاتنی تەیفێکە لە دژی ئەو ڕەوتی فاشیست و ڕاستڕەوێک کە ئێمە لەسەر ئاسی دنیا دەیبینین کە خەریکە سەر هەڵدەدا ئەمە جۆرێک وە خەبەرهاتنە زەنجێکی وە خەبەرهێنانە بۆەوەی کە دنیا لە ئاست گەشەی هەموو فاشیست و ڕاستەوێک بێدەنگ نییە بەڵکە وە دەنگ دێن و دەنجی خوان هەڵدەبڕن. هاوڕێکەریم زۆر زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوەش مانگی نەبن و ئەمڕۆ لە ئێوە و لە هەموو ژنان و پیاوان ئازادخواز پیرۆز بێت. زۆر سپاس زۆر سپاس. پیرۆزبایی هەشتی مارست لێکەم جنابێت بۆ ئەم ڕۆژە پەیامت چییە بۆ خەباتی ژنان وەکو ژنێکی ترانس؟ سلااو ڕێزمت بۆ بینەرانی خۆشەویستی تلویزیۆن کۆمەڵە هەروەها منیش پیرۆزبایی لە ئێوە و سەرجەم ژنان و ئینسان ئازادەخوازەکانی دنیاکەم کوردستان و هەموو دنیایشەکەم هیوای ڕزگاربوونماندا سیستمی پیاسەروەری بەڵام من وەکو ژنێکی ترانس لێرە پێم خۆش ئەوە باسکەم کە هەشتی مارس ڕۆژی جەهانی ژنە ژنیش تەنیا ژنانی سیزجندر نین لە ڕاستیدا بەڵام لە کوردستان ئەگەرگەڕینەوە بۆیە ڕۆژی جەهانی هەشتی مارس ڕۆژی دنیا ژنانی سیزجندر نیە ڕۆژی هەموو ئەو ژنانەیە بە ڕەنگەل و فۆرمۆل و بەشکڵیەت جیاواز لەدایک بوون هەموو ژنێکە کە چەوسانەوەی بەرکەوتووە بەدەست نۆرمە زاڵمانە و نائینسانیانەکانی نظامی پیاسەوەری نظامی چینایەتیەوە ئەوە لێرەدا دەنگی خۆمان هەڵەبڕین بە دژی هەموو سیستمە ناعەداڵەتانەکانی سیستمی پیاسەوەری لێرەوە من وەکو ژنێکی ترانس هاتوومەتە ئێرەدا نەک هەر بەرامبەر بە ئەو سیستمەیەکە لە ئێرانی دەسەڵاتی جمهوری ئیسلامی ئێران بەرامبەر بە هەموو ئەو فاشستانی دنیا بەرامبەر بە هەموو نائەداڵەتی نادارپەروەریە کە هەیە دەنگ هەڵبڕین بەرامبەر بە حکمی دەستێدارەدان بەرامبەر بە زیندان و ئەشکەنجە و هەموو ئەو شتانێک نادیموکراتیکە بەسەر خەڵکەسەوە بەڵام لێرەوە بانگوازەکەین کە کۆمەلگای کوردستان پێویستە کۆمەلگای کوردستان و کۆمەلگاکانی لای ئێمەش پێویستە وەکو هەموو دنیا واقعیەتی وجودی ئینسانەکان و خۆیان بناسێ مرۆڤەکان وەکو خۆیان پێناسە بکە ئەو جۆرە بتوان ئازاد بن لە دەربڕینی هۆیەتی ئینسانی و هۆیەتی ڕەگەزی خۆیان ڕەگەزەکان ناتوان پێناسێن مرۆڤبوونی کەس بن مرۆڤبوونی ئینسان بە ڕەگەزیەوە نەبستراوە بۆیە بەڵام لە سیستمی پیاسەروەریە مرۆڤبوون
تەنیا لە چوارچێوەی پیاوێکی هێترۆنۆرماتیڤایە ئالێرەوە من بانگوازی ئەەکەم کە بە کۆتایی بە هەموو ئەو هەڵاوارنانە بێنین کە سیستماتیک هەم هەڵاواردنی دەوڵەتیە هەم هەڵاواردنی کۆمەڵایەتیە. ئاڕشینجا زۆر سپاس بۆ بەشداری زۆر سپاس بۆ چاودانەوەی پرسیارەکەت هیوام هەر سەرکەوتنتە لە خەباتە. زۆر سپاس بۆ خۆش بۆ هەموو. لاوینگیانم کاتت باش پیرۆزبایی هەشتی مارست پێڵێم سەرڕای پەیامت بۆ هەشتی مارس حەزەکەم ڕای خۆت سەبارەت بە زیادبوونەوەی حکمی ئەعدام و گوشار بۆ سەر جنبشی ژنان لە ئێران لە ئێستادا چییە هەروەک ئاگاداری وێشە و فریشتە ئەمانە ئێستا لە چاوەڕوانی ئیجرای حکومەکانیان و هەروەها پەخشانی عەزیزی بەڕای جەنابەت هۆکاری تندبوونەوەی گوشارەکە بۆ سەر جنبشی ژنان لە ئێستادا بەتایبەتەن ژنانی کوردستان چییە؟ زۆر سپاس منیش سڵام هەیە بۆ ئێوە بۆ بینەرانتان و هەروە پیرۆزبایم ڕۆژە لە ئێوەش ئەەکەم و لە سەرجەمی ئەو کەسانەی کە بەرحەڵ هەر گۆشەیەکی ئەم دنیاەیەدا بڕوایان بە بەدیهێنانی دنیایەکی یەکسانتر و ئازاتر هەیە بەدوو لە هەر چەشنە هەڵاواردن و بەرحەڵ چەوسانەوەیەک وە لە ژێر سێبەریم ئامانجەدا بەردەوام ڕۆژانە خەریکی تێکۆشان و خۆراگری و خەباتێکە لە ڕاستیدا سنووری نییە بەڵام بە تایبەتترم کەم خۆشەم ڕۆژە پیرۆزبایی بڵم بە ژنانی ناوخۆی ئێران و کوردستان ژنانێکە ئێستا زیاتر لە هەمیشە بەرحەڵ لە خەباتێکی پتەی مادونە ناسانە و هەر ڕۆژەدان و بەرحەڵ ئەم خەباتە خەریکن لە دژی هەڵاواردن و چەوسانە و تۆی زەبرزەنگانی کێساکە ناو کۆمەڵگایدا لەگەڵی بەرەوڕون بەرەو پێش دەبن خەباتێکە لە ڕاستیدا ئێمە لە شۆڕشی ژینادا کە زۆر دوور نەکەوتۆتەوە ئەم شۆڕشە هێشتا کردزیندووە لە ناوخۆی کۆمەڵگادا لە فۆرمی جیاوازە بەردەوامە بە لووتکەی خۆی گەشت ژنانێک کە لە ڕاستیدا نەک هەر بەرحاڵ لە پێناو ماف و حقوقی خۆیاندا خەباتیان کرد وەکو ژنێک بەڵکو لە ڕاستیدا بوون بە ئاڵا هەڵگری جۆرێکیش لە یەکگرتووی لە بۆ یەکگرتنەوەی بەرحەڵ خواست و ویستی و خەباتی چین و توێژە جیاوازەکانی ناو کۆمەڵگاوە لەم ڕێگەیەوە توانیان کە لە ڕاستیە کۆمەڵگا هەنگاوێک لەو خەباتە جەماوەریەدا بەرەو پێش ببن وم پێم وایە کە کرۆک لە ڕاستێ ناوەرۆک و گرنگی ڕۆژێکی وەکو هەشتی مارسیش هەر ئەمەیە واتە وەستانەوە لە دژی هەر چەشنە ستەم و هەڵاواردنێک کە بەرحەڵ سەرجەم چین و توێژەکانی ناو کۆمەڵگا لە هەموو ڕەگەزێک لە هەموو چینێک لە هەموو توێژێک ئەگرێتەوە و بەرحەڵ لە ژیانێکی یەکسانی لە ژیانێکی یەکسان و ئازاد بێبەشیان دەکات و ژنان ئەمە زۆر بەباشی ئەزانن لە سەبارەت بە پرسیارەکەی ئێوە دیارە بێت بوترێکە کۆماری ئیسلامی لە ڕاستیدا هەر لە یەکەم ڕۆژی هاتنە سەرکاریەوە بەرحاڵ بنەڕەتی حکوومەتەکەی لەسەر دژایەتی لەگەڵ ژناندا دامەزرا حکوومەتێک کە بەرحاڵ لە یەکەم هەنگاوەکانیەوە هەر ئەم هێرشکردن بۆ سەر مافە بنەڕەتیەکانی ژنان بوو و ئەمە وای کرد کە بەرحاڵ ئەم ڕوبەڕووبوونەوەی بە شێوەیەکی جدیتر لە نێوان ژنان و لە حکوومەت و کۆماری ئیسلامی
ڕوو بدات و بەرحەڵ ئەمە بەردەوامی ئەم چلو چەند ساڵە درێژەی هەبووە و ئەمە وەگوتم بەرحەڵ توانی ئەم خەباتە ئەم سیستەمە هاوبەشەی کە ناچوون تۆژە جیاوازەکان ژنان لە بەشە جۆرا و جۆرەکان کۆمەڵگای ئێراندا بوونی هەیە و تێگەیشتن لە هاوبەشی ئەم سیستەمە وای کرد کە ئەو گرێدانەوەی لە ناوان چوون توێژەکاندا وەگوتم بەدی بێنێت و ژنان بە تێگەیشتن لەم سیستەمە هاوبەشە توانیان نوێنەرایەتی چەشنێن لە خەبات و یەکگرتوویش لە شۆڕشی ژینادا بکەن و بەرحەڵ ئەمە ئەبینین کە بەم شێوەی هێشتاکەش درێژەی هەیە هەر بۆیە کۆماری ئیسلامی ئەمە زۆر باش ئەزانێ ئەم ترسەی بە تەواوی هەست پێ کردووە ئەمە بە تایبەتی بەرحەڵ لەو دۆخە ناوخۆیی و ناوچەیەی کەرا ئێستاکە بۆ خۆشی لەگەڵیدا بەرەو ڕووە و ئەمە وا دەکات کە بەرحەڵ هەست بەو ترسە بەو هەڕەشە بەردەوامی کە لایەن ژنان و بەرەڕووی بۆتەوە بکات و بۆیە زۆر هەوڵەدا بە شێوەی جۆرا و جۆر ینی ئەبینین کە ئێوە گەشتی حجابی جباری بگەڕێنەوە بۆی سەرناگرێ ئەبینین کە ئێوێ پرۆژە یاسایەکی تایبەت بەرحەڵ بباتە مەجلیس و قبوڵی بکە پەسەندی بکە بەڵام بۆی ناچێتە بواریکردەیەوە هەموو ئەمانە نیشانەدا کە شکستی هێناوە بەرحەڵ لە سەرکوتکردنی خەباتی ژنانە ناوخۆدا بەڵام ئەوەی کە بۆی ماوەتەوە لە ڕاستی تەنیا زەبروزەنگ و گوشارە بۆیە ئەو حکومە ئەدامانی کە ئێستاکە ئێمە ئەیبینین لە ناو زیندانەکانە بەسەر ژنانی چالاک و هەڵسرا وەکو پەخشان وەکو وریشە وەکو فریشتە دادەسەپێ هەر لە درێژەی ئەم بەرحەڵ ڕەوتەی حکومەتدایە بەڵام من پێم وایە بەدڵنیەوە ئەمە شەر ئێستاکە لە ئێستادا بەرەو شکست بەرەو ڕوو بۆتەوە گەرچی ئەبێ ئەم مەترسیە جددی بگیرێ هەڵوێست بەرامبەری بنوێنێ کردەوەی لە دژ ئەنجام بدرێت بەڵام بەرحەڵ هەر ئێستاکە ژەمە لە ناو کۆمەڵگادا لە ناو زیندانەکاندا ئەو مانگرتنانەی گشتیانی کە زۆربەی زیندانەکانی ناوخۆدا گرتوتەوە نیشاندەری ئەم یەکگرتووی خەباتە بەردەوامەیە کە بەرحەڵ حکوومەت ناتوانێت بیوەستێنێت. زۆر سپاس بۆ جوابەکەت هیوامایە هەمیشە سەرکەوتوو بێت. سپاس و ئێوە شەر بژین جارێکی تیژەم ڕۆژی پیرۆستە. کاتت باش گەڕایی پیرۆزبایی هەشتی مارس جنابتان بە خێراتیم دەکەم بۆ ئەم ڕێپێوانە و بەشداریت لەم ڕۆژە مێژوویەدا هەڕاکەمات بەلات کە پرسیارێکت لێ بکەم ئەوی شەوەیەکە سەرڕای پەیامی پیرۆزباییت بۆ هەشتی مارس بەڕای تۆ جنبشی ژیان ئازادی لە ئێستادا چ نەقش و ڕۆڵێکی لە جنبشی ژنانە بەگشتی هەیە لە ئێران و لە کوردستان بە تایبەتی و هەروەها بەڕای تۆ نەقشی پیاوان لەم ئاخێزەتا چی بووە؟ سەرەتا هەشتی مارس ڕۆژی جیهانی ژن لە تۆش پیرۆزبایی دەڵێم و زۆر سپاس بۆ ئەم وتووێژەش تا جێگای بە بزوتنەوەی ژنجیان ئازادیە گەڕێتەوە ئەمە ئاسەواری ئەو بزوتنەوەیە هەر ئەمڕۆکە لە ناو کۆمەلگادا دەیبینین بۆ نمونە هەر دوێنێ ژنان و پیاوانی ئازادی خواز و یەکسانی تەڵەب لە سنە ڕێوڕسمێکی زۆر شکۆداریان گرتبوو بەو بوونەوە ئەوە لە شارەکانی تریشدا وەکو مەریوان و بۆکان و شتەش هەر ئەو بزوتنەوەی لە ئارادایە بۆیە ئەوە یەکێک لە دەستکەوتەکانە کە ئێمە هەمان بووە و دەستکەوتێکی تریش ئەوەیە کە بەگژی کە ئێستا حجابی ئیجباری حجابی زۆرە ملی بەگژی حجابی ئیجباریدا چوەستەوە و تقریبا ئەوە بووە سەر خواستەیەکی جێکەوتوو لە ناو جامعەدا و تا جێگای بە پیاوانیش هەڵەگەڕێتەوە بە بڕوای من پیاوانی دەتوانن نەقش و دەورێکی زۆر گەورە بگێڕن لە دەستەبەرکردنی خواستەکانی ژناندا بۆیە
لەو بابەتەوە بە بڕوای من بزوتنەوەی ژنان بزوتنەوەیەکی جیا لە بزوتنەوەکانی تر وەکو بزوتنەوەی کرێکاری بزوتنەوەی دانەجووی و بزوتنەوەی شۆڕژگەڕانی کوردستان نییە و لەو بابەتەوە بە تایبەتی ئەمە لە بزوتنەوەی شۆڕژگەڕانی کوردستانە سنەت و دەستکەوتی شۆڕژگەڕانی زۆرمان بووە کە یەکێک لەوانە ئەوە بووە کە کۆمەڵە شانازی ئەوەی بووە کە وەکو یەکەم حیزب لە کوردستانی ئێرانە ژنی وەکو پێشمەرگە چەکدار کردوێتەوە و ژنان نەتەنیا بە پێچەوانەی ئەوەی کە مەلاکان دەڵێن ئافرەت نین و زەعیف نین بەڵکو ئەوان شان بەشانی ئێمەش لە بزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستانە پێشمەرگایەتیان کردووە و خەباتیان کردووە و شەهیدی زۆریشمان داوە لەو بابەتەوە بۆیە بە بڕوای من هەموو بزوتنەوەی ژنان ئازادی دەستکەوتێکی کۆمەلگای کوردستانە دەستکەوتێکی ئەو خەباتە مێژوویەیە کە 40 ساڵە لە کوردستان و لە ئێراندا لە ئارادایە. زۆر سپاس دەستت خۆش پێ بۆ چاوەکەت فقط ویستم شارێش بەوە بکەی کە نەخشی پیاوان ئێستادا لە بەرەو پێشبردننی ئەو جونبشەدا لە پشتیوانیکردن لەو جونبشەدا چییە؟ بە دڵنیاییەوە نابێت جنبشی ژنان جیا بکرێتەوە لە پیاوان و خواستێکی سرفەن سنفی و فمینیستی لێ دەربێت بۆیە بە نەزەری من بە بڕوای من دەستە بەربوونی خواستەکانی لە هەمان کاتدا گرێدراوە بە ئەوەی کە ئێمە سنەتێک لە کۆمەلگای خۆمانە جێبخین کە پیاوانیشان بەشانی ژنان بۆ دەستەبەرکردنی داواکانیان خەبات بکەن لە ڕاستیدا ژنان خواستەکانی ژنان هیچ ناتەبایەکی لەگەڵ خواستەکانی منێکی پیاوان نییە ئەگەر لەو بابەتەوە چاوی لێ بکەیت تەنیا قازانجێک کە هەسی بۆ سیستمی سەرمایەداری و ئیسلامیەکەیەتی ئەوانن فقط لەو هینە لەو نابەرابەری و یەکسانیە ڕەگەزیە قازانج دەکەن ئەگینا ئێمەش پیاوان بە شێوەی جۆرا و جۆر لەو بابەتەوە زەرەر دەکەین زەرمەند دەبین لەبەرەوە سەرمایەداری ژنوبیا و لە دژی یەک دەدات خواستەکانیان جیا دەکاتەوە و هەموو ئەوانە بێتە باعیسەوەی کە کرێکاران و زەحمەتکێشان سەفەکانیان لاواز بێت بۆیە بەجەستەکردنی خواستی ژنان و باقی ڕەگەزەکانی تریش ئەبێتە هۆی ئەوەی کە خەباتی بزوتنەوەی کرێکاری بەهێزتر بێت. زۆر سپاس دەستت خۆش بێ زۆر سپاس بۆ بەشداریت هیوام وایە سەرکەوتوبی. سپاس بۆ تۆش. بینەرانی عزیز ئەوەی کە دەیبینن ڕێژەی چەند هەزاری لە ژن و پیاوی ئازادی خوازە هۆکاری شلۆقی و بەشداروانی ئەم هەموو خەڵکە لەم ڕێژەیە لەم ڕێپێوانەیە ئەوەمان پێ دەڵێ کە ژنان خەباتی ژنان خەباتی یەکسانیە خەباتی ژیانێکی ئازادە بۆ هەمووان ئەوەمان پێ دەڵێ کە ژنان چیتر کۆتوبەند قبول ناکەن ژنان چیتر دواکەوتوی قبول ناکەن ژنان هەروەک لە مێژوودا دیارە هەمیشە ڕۆڵی سەرەکی و پێشکەوتویان بووە لە بەڕێوەبردننی خەبات بۆ یەکسانی بۆ کۆمەلگایەک بەبێ جیاوازی بەبێ هەڵاواردن بە هەرەوە کارێک ئێمە لێرە وەکو ئەندامانی کۆمەڵە وەکو ئەندامی ڕسمی کومیتەی بەرگوزاری ئەم ڕێژەیە
لێرەدا دەنگی خۆمان بە ناوی دەنگی ژنانی ئێرانەوە ئەخەی نەپاڵ دەنگی هەزاران ئینسانی شۆڕژگێڕ و خەباتکار ئێمە دەنگی ژنانی خۆمان بە دنیا ڕادەگەێنین ئێمە ئەمڕۆ ڕژاوینێتە سەر خیابانەکان بەڵام بە دڵنیاییەوە خەباتمان لەسەر خیابانەکان کۆتایی پێ نایە ئێمە بەردەوامە بین وەک ڕۆژا لەوزانبورگەڵێ ئەوەی نەجوڵێ هەست بە زنجیرەکانی پێی ناکا ئێمە ئەجوڵین ئێمە پێشکەوتن ئێمە خەبات ژیانمانە خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا هەروە کاکادارن هەمیشە خەباتی ژنانی کۆمەڵا خەباتێکی پێشڕۆ بووە و ئاوکاتیش هەوڵی داوە خەباتی خۆی گرێ بدا بە مبارزەی کرێکاران و باقیچین و ڕەوتەکانی ناو کۆمەلگا ئێمەش لە دەرەوەی وڵات هەوڵمان داوە هاوکاتە و هاوکاریە دروست بکەین لە بین ئەحزاب و لایەنە سیاسیەکان و لایەنە چەپەکانە کە بتوانین لە بۆنەیەکی ئاوا زیاتر نەخشێکی بەرچاومان هەبێ ئێمە وەکو نەخشی سەرەکیمان لە کمیتەی 8 مارسی ژنانی ئامستردام هاوکاریمان هەیە هاوکاری چرۆپڕمان هەیە لەگەڵ سازمانی ژنانی ئێران و ئەفغانستان ئێستا لێرە چمە لای بەڕێزیان بۆ ئەوەی کە پەیامی خۆیان بە بۆنەی ئەمڕۆژەوە پێشکەشمان بکەن سلام ندا خانم روز 8 مارس رو به شما تبریک میگم میخواستم ببینم که پیام سازمان شما برای این روز برای زنان ایران و افغانستان چیه من با سلام روز جهانی زن رو به شما و بینندگان این برنامه رو تبریک میگم. من ندا روشن یکی از فعالین سازمان زنان 8 مارس ایران افغانستان هستم و مطمئنا برای امروز پیام خاصی سازمان زنان 8 مارس داره که من براتون ارائه میدم. قبل از این باید بگم که من تبریک میگم امروز رو به تمام زنان مبارز و فعالی که در همه دنیا در این روز به غیر از این روز دارن مبارزه میکنن با زندانیان سیاسی که جسورانه در زندان مبارزه و مقاومت میکنن. من اگر اجازه بدین من پیام 8 مارس رو براتون ارائه میدم. زنان جهان 8 مارس 2025 را به روز مبارزاتی علیه زن ستیزان و نژاد پرستان فاشیست بدل کنیم. 8 مارس روز جهانی زن، روز صفارایی زنان در سراسر جهان، روز شورش، روز اتحاد و همبستگی زنان است. اگر به دنبال رهایی از مرد سالاری و به دنبال پایان بخشیدن به سلطه مرد بر زن هستیم، اگر به دنبال ضدیت با بنیادگرایی مذهبی هستیم، اگر به دنبال جهانی عاری از نژاد پرستی و مهاجرزیستی هستیم، اگر قلبمان برای میلیون ها فلسطینی میتپد و به دنبال جهانی عاری از جنگ و نسل کشی هستیم، اگر به دنبال نقطه پایان بخشیدن به اعدام و جهانی هستیم که هیچ کس به خاطر عقایدش زندانی نشود، مبارزه را در هر شکل و هر جایی با هر ابتکار و خلاقیتی در 8 مارس روز جهانی زن با مبارزه علیه زن ستیزان و نژاد پرستان فاشیست آغاز کنیم و ادامه دهیم تا بتوانیم با اتکا به صفوف گسترده زنان آگاه و متشکل میلیون ها زن که بیشترین بار خشونت و اسارت سیستم سرمایه‌داری مرد سالار حاکم را بر دوش دارند را برای پیشبرد مبارزه در سراسر جهان متحد کنیم. می‌دانیم که سیستم سرمایه‌داری امپریالیستی حاکم بر جهان سیستمی است فاشیست و سیستمی است مبتنی بر ستم و استثمار.
اما در شرایط کنونی این سیستم برای غلبه بر بحران ذاتی خودش، برای با برهم زدن اساس کشورهای سرمایه‌دار امپریالیستی غربی موقعیت برای نیروهای راست افراطی بیش از پیش فراهم شده است که بتوانند به شکل آشکارتری به اشاعه دیدگاه‌های فاشیستی خود در علیه مهاجرین، زنان، کویرها غیره بپردازند. یکی از اولی‌ترین برنامه‌های ترامپ و دولتش حمله به زنان و LGBTQ ها و غیره بپردازند. یکی از اولین برنامه‌های ترامپ و دولتش حمله به زنان و LGBTQ پلاس ها است و با اتکا به دستورات بنیادگرایان مسیحی حملات آشکارتر و تهاجمتری رو تشکیل بدهند. در آمریکا ترامپ با تشکیل دولت فاشیستی خود قرار است دیکتاتوری طبقه سرمایه‌دار را به شکل علنی‌تر و فاشیست‌تر سازماندهی کند و بر اساس آن ستم و استثمار توده‌های مردم در سراسر جهان را به شکل بسیار وحشیانه‌تری از قبل برای بیرون آمدن از بحران پیشبرد تا بستر آن بتواند سایر رقبای امپریالیستیش را از میان ببرد. در شرایط کنونی نیاز حیاتی است که جنبش رادیکال زنان در اروپا، آمریکا، افغانستان، ایران و سراسر جهان مبارزه متحدانه در مقابله با فاشیست های مرد سالار حاکم پیش برده و بر بستر این مبارزه میلیون ها زن را برای عملی شدن انقلاب واقعی در خدمت به رهایی خود و دیگر ستمدیدگان آگاه و متشکل نمایند. 8 مارس روز جهانی زن فرصت مناسبی است برای شتاب بخشیدن به پیشبرد چنین هدف مبارزاتی. همکنون حکم اعدام 3 زن زندانی سیاسی، پخشان عزیزی، وریشه مرادی و شریفه محمدی آمده است که نشانه ضعف و استیصال رژیم در مقابل مبارزات زنان است. ما برای روزی می جنگیم که هیچ انسانی به خاطر انتخابش مجازات نشود. ما برای روزی می جنگیم که آزادی امتیاز نباشد بلکه حق باشد. 8 مارس فقط یک روز نیست، یادآوری یک حقیقت است که ما تسلیم نمی شویم. سازمان زنان 8 مارس ایران افغانستان 8 مارس 2025. با سپاس از شما برای تهیه این گفتگو. بینەرانی یاسیسی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵا هەروە کاکادارن لێرەدا هاتینە کۆتایی ڕێپێوانەکە. لێرە لە ڕێپێوانێکا کە زیاتر لە هەزاران کەس بەشدار بوون. کۆتایی ئەم ڕێپێوانە مەراسمەیە کۆتایی پێدێت کە لە ساڵۆنێکا دەگیرێت. ئێمەش وەکو ئەندامانی کۆمەڵە و ژنانی کۆمەڵە و ئەندامی کومیتەی بەڕێوەبردننی 8 مارس لێنا پەیامی حیزبی کۆمونیستی ئێران پێشکەشەکەین و لێنا حزورێکی فعالمانە بێت تا بۆنەیەکی تر و خەباتێکی تری شەقامی پیوای سەرکەوتن بۆ هەمووتان نەخوازم و جارێکی تر دووبارە و 100 بارە پیرۆزبایی 8 مارس لە هەموو ئینسانێکی ئازادی خواز و بەرابەری تەڵە بەکەم بژی ژن ژیان ئازادی. Strijden vrouwen voor vrijheid, ondanks mishandeling, eerwraak, gevangenisstraf en executies. De strijd van vrouwen in Iran tegen verplichte hijab, genderapartheid en executies speelt een belangrijke rol in de beweging
om de Islamitische Republiek omver te werpen. Vrouwen zijn begonnen met hongerstakingen op elke dinsdag tegen executie. En dit initiatief is al in 34 gevangenissen overgenomen en wordt wereldwijd gestemd.